خەڵکیش لێ ئەترسێ بالضبط بۆچی لەبەرەوەی کە گەیشتنەوە مەرحەلەیە ڕەنگە بڕێک ئەکرێت بیتەوە کە شوێنی پیشەگەرەکە بگریتەوە پرسیارەکە ئەوەی ئایا جێگیان نەگرێتەوە دێنە سەر بابەتش بەس دەکەم زۆری سێم باسکەم زۆری سێمیان سوپەر ئینتەلیجنت AI مان هەیە سوپەر ئینتەلیجنت AI ئەوەیە کە لە هەر بوارشی ژیان AI کە توانی باشتر لە مرۆڤ باشتر لە زیرەکەیەتی مرۆڤ ئەنی بە IQ کە IQ-کەی زیاترۆک لە مرۆڤ ئەتوانیت هەر ئەرکێکی بەڵێن بیرکردنەوەی هزری ڕاپەڕینی باش ئەو زۆرانمان هەیە پۆڵینکردنی دووەمیان بەپێی ئیشکردنی AI-کەیە AI-کە چ کارەکە ئیدی زۆر یەکەمیان بەپێی ئیشکردنەکە بپێی فەنکشنەکەی بریتە لە reactive machines کۆمەڵک AI کە تەنها وەڵام دانەوەیان هەیە بەڵام ئەنی ئەوە کە داتای پێ ئەدەی لەو داتا تێناگات ئەوە نیە بڵێ بتوانانی ئەزمموی بکەو لێوە فێربی بۆ نە کۆمەڵک ئامێرمانەوە ئامێرانی کە لەگەڵ دڵی نەخۆشە بەسرێت لە کاتی نەشتەرگەری کاتێک کە لەداین دڵی نەخۆشەکە لە دەقەیەک زیاتری وەک لە با بڵێن ڕێژەیەکی ئاسایی لەو حاڵتە ڕاستەخۆنە با بڵێن دکتۆرەکەیان کارمەندەکەی تەندروستی ئاگادارەکاتەوە بەڵام هیچ شتێک نە فێربی لێەوە زۆری دومیان بریتە limited memory ئەوەی کە بڵێن ئەتوانی داتا ئەزموم کە بەڵام سنووردارە ئەوەیە کە ئێستا زۆر بەهێر زۆری با بڵێن ئەو ئەیانێکە لە بواری تەندروستی بیان لە هەر بوارشکە بین بەردەستە ئەوان limited memory ئەوەیە کە داتاکەی پێدەی ئەزممویەکات لێوە فێرەبی بۆ نمونە لە تیشکزانی لە بواری رادیۆلۆژی کاتێک کە وێنەیەک ملیۆنە وێنەی سەرەتا پێویستە وێنەی پزیشکی پێ بدە ئیدی MRI یاخود سیدی سکامپی ملیۆنە وێنە کە با بڵێن هەرێک لەو ملیۆن وێنەیان زیاتریش ضرورە تێیدا وێنەیەکی شێرپەنجەی ینی شێرپەنجەیەکی گرێ شێرپەنجەی دەستنیشانکرابی لەو ملیۆن وێنەوە فێرە بیت تێئەگات ینی داتاکانی لە پێشە ئەدرێتێ هەتاوەکو دواتر سوودی لێوە بگیرێت کە پرسیاری لێ ئەکرێت ڕێک لەو داتانە فێرە بیت هەر کاتێک کەیسشکت پێدا وێنێشکی پزیشیت پێدا MRI یان CT سکان یاخود X-ڕێک ئەتوانین دەستنیشان کە کەسەکە بۆ نمونە بە MRI یاخود CT سکان ئایا شێرپەنجەی هەیە یاخود نا لە داتاکەوە فێرە بیت زۆری سێمیان بێتە لە theory of mind ئەوەیە کە وەکو مێشی مرۆڤ ئەیکە ئەتوانیت لە کەسەک تێبگات ئەتوانی بزانین نیەتی ئەوەی کە کەسەک شتەکە نیەتەکە چێ لە دواوە لە هەستی کەسەکە تێگا بۆ نمونە شتێکمان هەیە پێوترێت VHA Virtual Health Assistant یاخود چات بۆتەکە ئەوان ئەتوانین لەگەڵ نەخۆش قسە بکات بە شێوەیەک ڕۆبۆت بیان سۆفتوێرێک بی تەنها شاشەیەک بی لەسەر ئامێرەشی زیرەک وەکو کۆمپیوتەر قسە لەگەڵ نەخۆشەکە ئاکە لە دەنجی نەخۆشەکە یان لە ئاماژەکانی سەرڕوخساری نەخۆشەکە تێئەگات کە نەخۆشەکە سترێسی هەیە یان ئەکرێ نەخۆشی وەکو OCD هەبی Obsessive Compulsive Disorder نەخۆشی وەسوەسە تێئەگات بەپێی کەسەکە خۆی گونجینی تۆنی قسەکردنی خۆی گونجینی لەگەڵی ئەوە زۆری سێمە theory of mind زۆری چوارم کۆتا زۆر بریتە لە self aware AI ئەوان AI کە بە تەواوەتی وشیارە و ئەتوانی شوێنی مرۆڤ بە تەواوەتی بگریتەوە ئەتوانی وەکو مرۆڤ بڕیاردا پێویستی بەوە نییە مرۆڤک یارمەتی بدالۆی کە با بڵێن یا یارمەتی مرۆڤک دالۆی کە بڕیاری کۆتایی بدە لەسەر هەر با بڵێن حاڵی پزیشکی ئیدی ئەوەی کە ئێستا بەردەستە حەزەکەم باسکەم بریتە لە narrow AI with limited memory واتە AI کە ژمارەشی دیاریکراوی ئەرگەتوانین جێبەجێ بکە لەوە لە داتاوە ئەتوانی فێربیت و ئەزمموی بکە و خۆی بگونجی لەگەڵ ئەو داتا لەوەی بتوانی بڕیار بدە لەسەر داتایشی نوێ میهرەبانی دڵسۆزی و لێزانی